شەڕی عێراق و ئێران لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا بە درێژایی 8 ساڵ دەیان چیرۆک و تراشیدیای بۆ گەلی هەردوو وڵات هێنا. یەکێک لەو چیرۆکانە سەرگوزشتەی سەرنجڕاکێشی زیاد قادرە کە ناوبەناو دەچێتە سەرم گۆڕەی ڕووفاتی کەسێکی دیکەی تایە و خێزانەکەی وایان زانیوە ڕووفاتی زیادە. زیاد لە ساڵی 1982 لە بەسڕە بەدیل گیراوە، بەڵام خێزان و کەسوکارەکەی بە شەهیدیان داناوە، بە تایبەتی کە ئێسک و پرووسکی کەسێکی دیکەیان وەکو ڕووفاتی زیاد ڕادەست کراوە. ئەم گۆڕە لە نەسی زیاددا یادەوەری تایبەتی هەیە بۆ وێنای قۆناغێکی چەند ساڵەی ژیانی دەکات. من یەکەم جار کە بوومە ئەسکەر لە ساڵی 1980 کە بوومە ئەسکەر لە مەرکەز تەدریبی کەرکووکا بووم، بە ماوەی 2-3 مانگ لێرە تەدریبمان کرد. ئێمە بردە بە جەبهە، لە جەبهە بنمانیان بۆ قاتە ماهران. لە ماهران تەقریب ساڵ و نیوە لێوە ماینەوە، لە ساڵ و نیوە لێوە ماینەوە کە ئێمەیان نەقڵ کرد بۆ شەرقی بەسڕە. لە شەرقی بەسڕە کە وجووممان کرد لەوێ ئێمە ئەسیر بووین. کە ئەسیر بووین لەوێ ئەو ئێمەیان برد بۆ ئێران، لە تارانە بووین. ئێمە تەقریب 8 ساڵ و مانجێک لێوە بووین کە هاتمەوە. ئەم جەنازەیان هێنا بۆ لە باتی من، وتیان زیاد شەهید بووە لە 82 کە هێنا بیانەوە حتا 84ش مناڵەکان سەردانی ئەم قەبرەیانە کرد و ناشتیان و ڕسمیان داناو لێ و مەحازەرەیان بۆ کرد و حتا 84 کە 84 من قاقزم لە ئێرانەوە سەلیب ئەحمەر هات بۆ لامان، کە سەلیب ئەحمەر هات ئێمەیان ئیستیلام کرد، مەکتوبیان دا پێمان و هەویان بۆمان کرد و قاقزمان گەشتە ماڵ دەوتیان وەڵا زیاد شەهید نییە، ئەسیرە، لەخوا بەزای بە هاتێتەوە و ئەو بوو مناڵەکانمان ژێواژێواش لەمە تۆزە ساردەوە بوو کە منش هاتمەوە لە ساڵی 90 کە هاتمەوە هەموو جارە من زیارەتمە کرد، هاتم بۆ ئێرە دایمە سەرم لەم قەبرەدا و فاتحام دادا و. زیاد باسی چۆنێتی دیلکردنی و گەڕانەوەی و ڕزگاربوونی لە شەڕ دەکات، لە پەیامیشەوە وەسێتی خۆی بۆ کەسوکاری دەکات کە بەشێکی وەسێتەکەی پەیوەستە بە چارەنووسی ئەم گۆڕەوە. کە لەوێ قەرار دەرچوو لە تەلەڤیزۆنە بەڵاویان کردەوە وتی تەبادل ئەسرابێ. ئێمە کە لێەوە کە حسابمانیان کرد و هینمانیان کرد کردمانە ناو مشەوە، هێنامانیان بۆ قەسر شیرین حدودە، لەوێ لە حدودەوە هێنامانە تەقریبا منزەڕی پێێن منتەقەیەکی عاربی هەن عێراق منزەڕی پێێن منتەقەیەکی ناحەیە نادەم چیە معسکەرێکە کە ئێمە لەوێ نەقڵ تەبادیلمانیان کرد. ئەوان ئێرانیان هێنابوو، ئەسیری ئێرانیان هێنابوو، تقریبا منتەق 2000 کەس بوون، ئەوانش 2000 کەس بوون، ئەم وەکو گۆڕینەوە. ئێمە هێنایە تەسمیری عێراقمانیان کرد و لەوێشەوە دوایی عینوان و چیان لێمە وەرگرت و دوایی هێنامانەوە بە هەر یەکێو لە محافظەی خۆی دایان ناو، دوای منتەقەش یان بردە ماڵ خۆیانەوە. لە تەلەڤیزۆن دیبیان منیان دیبوو، منیان لە حدود کە داوەزیتم لە منشەکە هەستیان کردبوو وتی ئەمە زیاد هاتەوە لە تەلەڤیزۆن دیار بوو کە چاوەڕێیانە کرد. ئێمە لە دامانێنە لە منەظەمەکان ئەمە وینی حکومەت بوو، دامانێنە ڕەفیع حیزبیەکان ئەمانێنە بوو منتەقەکان یان وتی ماڵتان لەکوێیە عنوانمان داوە پیان ئەمانێنایە بەر قاپێک. من وەسیەتم ئەوەیە مەقسەد نییە، ئەمە کە من نەما مەقسەد کە قەبرێ تریان دانا بنەوە منەوە بێ یان بەناو شتێک ئەمە بسرێتەوە دا هیچ سینێکی منی تیا نەماوە. ئەم ڕووداوە نمونەی سەدان ڕووداوی دیکەی شەڕی عێراق ئێرانە کە تا ئێستا چیرۆک و چارەنووسیان وونە، بە تایبەتی چارەنووسی سەدان سەربازی دیکەی شەڕی هەردوو وڵات کە تا ئێستا بێسەر و شوێنن و دیار نییە کوژراون یاخود بەدیل گیراون. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.